بەناوی خی گەورە میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی هاتمەوە لایەوەی بەڕێز و خۆشەویست بۆ باسکردن لە گرنگترین ڕووداوەرشیەکان و دەستپێکردنەوەی خولەکان لە ساڵی نوێدا کە هاتینە ساڵی 2025 کە دەستپێکردنی مێرکاتۆی زستانە کە ئێستێمە لە دۆخی دەستپێکی مێرکاتۆی زستانەداین لە ناو سەرجەمیانەکانی ئەوروپا کە دەستی پێکردو گواستنەوەکان بەردەوامی هەیە و بابەتی دیکەشمان هەیە لەوەی کە بارودۆخی تۆمارکردنی ناوی ئۆڵمۆ و یاری خولی ئیسپانی و یاریە دواخراوەکەی ڕیال مەدرید و ڤالێنسیا یاری سوپەری ئیتالیا کە دێربی لا مادۆنینە جارێکی دیکە لە یاری سوپەری کۆتایی ئیتالیا ئەنجام دەدرێت کە لە سعودیا بڕیارە سبەی ئینتەر ڕۆبەڕووی میلان بێتەوە کە بۆ دیاریکردنی براوی سوپەر ئیسپانیا نزیکە لە دەستپێکردن شەوی ڕابردوو جامی شابەڕێوە چوو بەرشۆنە 4 گۆڵی تۆمار کرد. پریمەر لیگ یارەکانی وردە بەێستر و بەێسترە بن. لێڤەرپۆڵ نزیکە بێڕکابەر بمێنێتەوە ئەو خولەی کە ئێمە لامان بەێسترین خولە و خولەی کە ئێمە لامان جیاوازترین خولە و خولەی کە ئێمە لا پڕبینەرترین خولە نزیکە لەوەی هەرزوو پاڵەوانێک بۆ خۆی دیاری کە هەرزوو پاڵەوانێک خۆی نمایشکە. ئەمانە بابەتی ئەمڕۆن کە بتوانین بە پێی توانان قسەی لەسەر بکەین و قسەی تاوی لەسەرکەین و بێگومان ئەگەر ئێوەی بەڕاستی شەش پرسیارێکتان هەبوو ئێمە قسەیەکی لەسەر دەکەین. سەبارەت بە پریمەر لیگ لە پریمەر لیگەوە دەست پێ دەکەم و باسی ئەرسناڵتان بۆ دەکەم. لە باسی چێڵسی ئێمە باسێکمان کردو من حەز ناکەم بچمەوە سەر و دۆخە لەسەر چێڵسی. ئێمە من دایم یعنی ئەبێەوە 3 ساڵە لەگەڵ منان بەس وەکو شیکاری خۆم 3 ساڵە لەگەڵ منان من دایم پێم وتون ڕیتمی شیکاری من جیاوازە لەوانی دیکە. من نایە مانگی دە چواریاری و بردەوانێ بێم تۆ بفرێنم بە ئاسمانە و نایم چواریاریشە دۆڕان بێم بڵێم تۆ دوورەخریت و تۆ واولێ و تۆ والێ و تۆ لێ دوایی بێم و دیسان پەشیمانمەوە کە تۆ برتەوانێ بێم و لە سەری بڕۆم. نه ئێمە چۆن هەڵسەنگان دەکەین؟ ئێمە بۆ پێوەری کە ڕاستە یعنی ئەمە شیکاریمان کرد لەوەی کە بڵێم متمانەمان بە فڵانەتی بێ شتێ بکان نەیکردووە. بەڵام مەبەستەکە لێرەدا چییە؟ ئێمە ناین بە چێڵسی بڵین تۆ پاڵێوراوی پریمەر لیگی وەکۆی کە ڕۆژنامەنووسەکانی ئینگلتەرا هەرەونە تۆزە نزیک بوونوانە لە لیڤەرپوڵ کۆنگری ڕۆژنامەنووسەکانە لە مارێسکانە پرسی تۆ ڕکابەری نازناوی پریمەر لیگەکەی. ئێنە خێوانیە خۆ مارەسکا خۆی جوابیەوە پاڵمەر خۆی جوابیایەوە سەپێتانەڵێم بۆوانی. ئێمە لای ئەمە پریمەر لیگ 3 ڕکابەری ڕاستەقینەی هەیە و بە تایبەتیش بڵین 2 ڕکابەری ڕاستەقینە. مانچستەر سیتی و لیڤەرپوڵ و دواتری ژارسینە کە وەکو پێگاتە وەکو تیپێکی تۆکمە وەکو بەردەوامی ئەم سێ تیپەمان هەیە بۆ ڕکابەری. چێڵسی کە تۆ توێ باسی چێڵسی بکەی نابێت تۆ بی باسی چێڵسی بکەی وڵات تۆ لەگەڵ لێڤەرپوڵا لە منافەسەیە بووی و بفەرمەوە تۆ دواکەوتی و ئەوە بارودۆخەکە وای لاوە کاکە وانە. چێڵسی 2021 چامپیۆنز لیگی بردووە لای هەموومان ڕوونە وایە 2022 لە هەشتی دەرکراوە 23 لە هەشتی دەرکراوە 24 بەشداری هیچ پاڵەوانێتیشی نەکردووە یاخود 23 بەشداری هیچ پاڵەوانێتی 24 هاتووە تیپەکە بەشداری کۆنفرانس لیگی کردووە. ئێستا لە 25 چی بۆ چێڵسی گرنگە؟ تەنها گرتنی چوارپلەکەی پێشەوەی ڕیزبەندی کەواتە کە من هاتم باسی چێڵسیم کرد بە قیاسی و 4 پلەیە بۆت باسەکەم. چێڵسی تا سەش لەسەر ڕێگەیەکی ڕاستە بەڵێ یاری ئیپسویچ تاون مارێسکا غەڵەتی کرد وەکو لە بەرنامی پێش و ژاماژەم پێکرد. مارێسکا هەڵەیەکی گەورەی ئەنجامدا بۆی کە یاریزانی سەرەکی گۆڕانکاری پێکرد. چێڵسی گۆڵ دەکا جێمی یەکەم زۆر باشە بەس جێمی دووەم ئەم تیپەیەتە دواوە. جێمی یەکەم زۆر باشە بەس جێمی دووەم ئەم تیپەیەتە دواوە. ئەزای گرنگترین خاڵی ڕایەنەر چییە؟ بۆچی قسەیەکی باو هەیە کە پێتەڵێنەڵێن جێمی دووەم جێمی ڕایەنەرانە. ئەزای تۆ بۆچی سەرپەرشتیارێکدانی لەو دی و خەتەکەوانێ زین بۆ کۆمەڵە یاریدە دەرو ڕاوێژکاری هەموو چێژی باشیەتی بۆی کە
ئەو شتێک کە تۆ لە ناو ساحە نایبینی یاخود ئەو شتێک کە لە ناو ساحە جیاوازی بۆ تۆ دروست ناکە ئەم ئاگادارە کاتەوە بۆ دروستکە ئەو یاریی کە تۆ ناتوانانی پێشکەشی ئەم بوو باتە دەرەوە دانێکی دەربێنێت بەشداری پێ بکە بەشکە یاریەکە پێشکەشکە مارەسکا مردەکاری ماوە تۆ بە تەمابی مارەسکا ئێستا بتوانێەوە شت بۆ تەطبیقان تۆ هەڵەی چێلسی ئێمە ئەم ساڵۆک و تیپێکی ئامانزار بەگەشتن بە چامپیۆنزی وەرزی داهات و سریەکەین نقطە تەواو هیچی دیکە سەبارەت بە ئارسیناڵ سەبارەت بە تیمەکەی ئارتێتا چۆن بۆ مارەسکا وتمان تۆ غەڵەت کرد لەو یاریە با ئێمە بینینەوە پێش چای خۆمان ئێستا ئەگەر ئێوە هەر یەکێکتان منە ئێستا ئێوەی بینەر هەر یەکێکتان بدوێنم قسەیە بکەین برایتن وەکو یەکێک لە تیپە باشەکانی ئینگلتەرا وەسفەکەن بۆ نمونە وەکو یەکێک لەو تیپانە بۆ وەسفەکەن کە ئەگەری هەیە گورزێک لایەنە گەورەکان بۆشێنێ بۆ نمونە لە لیڤەرپوڵ خاڵی لێبسەنێ بۆ نمونە لە مانچستەر سیتی خاڵی لێبسەنێ بۆ نمونە لە ئارسناڵ خاڵی لێبسەنێ کەواتە تۆ بێ حەزەرێکی زیاتر بەرامبەر بە برایتن بکەی ئەبێ ئامادەکاریی باشتر بۆ برایتن بکەی بۆی کە ڕوبەڕووی بیتەوانێ ڕاستە کامە بوو حەزەرە باشەکەی ئارتێتا تۆ ساکات پێکانە ڕۆژی یەکشەمە یاری کردووە ئەمڕۆ یاری دەکەی بەڵێ بەڵام تۆ ڕۆژی سێشەمە یاری ئەو جامیانە پیشەگەرەکانت هەیە لە بەرامبەر نیوکاسڵ ئایا یاریەکی پریمەر لیگ شانیەوەی تۆ قوربانی پێبی بۆ ئەو یاریە هاڤێرز نەخۆش بووە بۆ یاری ناکە بەس ئۆدیگارد بۆ یاری ناکە مارتینێلی بۆ لە پێگاتەی سەرەکیینە لەبەری دویاری ڕابردوو گۆڵی کردو ئەکتیڤ بووە ئەمە پاداشتەکەیەتی هەڵەگرتووە بۆ یارەکەی نیوکاسڵ کە جامێکە دەیەکە کە هیچ کەسی حسێبی بۆ ناکە کە جامێکی لاوە چییە با پێتان بڵێم لە ئینگلتەرا دوو جام ئاعتراف پێکراوە پریمەر لیگ جامێکێتی ئینگلتەرا کارەباو جامێکی ئاساییەوە جامێکی ئاعتراف پێکراو نییە تو دانیشی هەموو ماندووبوونەکانە بۆەوەی لەبەرەوە باجی خاڵ لە دەستدانی ئەرسیناڵ بەرپرسیارەتەکەی لە مری ئارتێتا لە مری یاریزان نییە یاریەکی خراپ یاریی بێڕۆحیەت یاریە کە حیچ لە یاری ئەرسناڵ ناچوو هیچ تمۆحێکی بردنەوە بەم تیپە دیار نەبوو ڕاستە بە دیلەکەی نوانێری گۆڵی تۆمار کرد بەڵام با گۆڵت تۆمار کرد بێ ئەرسیناڵ لە ماوەی ڕائمەیانەکانی پریمەر لیگ ئەرسناڵ و لیڤەرپوڵ و مانچستەر سیتی بەوە ئێمە جیاوازیانەکەین لە تیپەکانی تر کە بتوانێت لە 45 خولێکی یاریکردنە 5 هەلی گۆڵ تۆمارکردن دروستکە ئێمە بۆیە ئاوا جیاواز سریانەکەین ئێمە بۆی ئەڵێن ئەگەر باسی پریمەر لیگمان کرد لێ دۆخی ئێستاە لیڤەرپوڵ و مانچستەر سیتی و ئەرسیناڵ بەجیا باز دەکەین حەڤە تیپەکەی دیکەی پریمەر لیگیش بەجیا باسەکەی نێرێکە و بە قیاسی خۆی بەڵام ئەم سێ تیپیانجا بۆچی بۆی کە لە گوێمێکا 5 هەلی گۆڵ تۆمارکردن دروستکە من بێوە دەڵم ئەرسناڵ شەوی ڕابردوو بەرامبەر بە برایتن چی کرد خوێندنەوەی تاکتیکی ئەم ڕایەنەرە چی بوو چۆن ویستی یعنی هەموو بیانووی ئارتێتاوەی ئەڵێ و پەنارتی لەسەرمان گیرا پەنارتی نییە گریمان پەنارتی نییە گریمان پەنارتی نییە تۆ چۆن تیپەکەت ئامادە کردووە تۆ چۆن تیپەکەت ئامادە کردووە ئەی کوا هەلەکانی گۆڵ تۆمارکردن چەند جار چوویتە سەر گۆڵی برایتن هەوڵبەی گۆڵ تۆمار بکەیت و گۆڵت نەکرد چەندە کۆنتترۆلی تۆپت کرد چەند هەلی ڕاستەقینە دروست کرد بەرگری کارەکانت چۆن بوون گریمانە و پەنارتی لەسەر تۆ گیرا پەنارتی نەبوو چۆن تی بێ وابێ ئەی ڕانەریشی چییە من بۆچی ئەمەت پێڵم بۆ تەکەم بە نمونە بەچی بە کارلۆ ئەنشلۆتی سیرکە زۆر هاوڕێیان ئەڵێم ڤالێنسیا پلەی خوارەوە شتە کەس داری لەوە نییە بردنەوەی ڕیال مەدرید لە ڤالێنسیا شانازی نییە تۆ باسیکەی بڵێ وەڵا ڕیال مەدرید ڕیمۆنتادای بەرامبەر بە ڤالێنسیا کرد و بەمە کرد و بەوە کرد ئەمانە شانازی نین باسیکەی لەبەرەوەی تۆ چ ڕاهێنەرەکە و چ تیپەکە و زۆر زۆر لە ڤالێنسیا گەورەتری و دۆخەی ڤالێنسیایە یعنی پێوەرێک نییە تۆ دانیشی بڵێ وەڵا من شانازی بەم بردنەوە یەکەم کێنە بەڵام من ئەچمە ناوەڕۆکی یارەکە ئەلیەوە بۆ باسەکەم ناوەکی تر ئەمە بابێکی ترە لە ناوەڕۆکی یارەکە تۆ تیپێکە دەیە پاش 14 ڕۆژ دابرا ناتویتە تۆ یاریەکەی تۆ طبعاً زەلاممان هەیە ئەگەر دیقەت بدەن هەرچی یاریزان هەیە لە تۆپی پێە
هەرچی یاریزان هەیە لە تۆپی پێ تەنانەت ئارنی سلۆت ڕانەری لیڤەرپوڵ لە دوای یاریە دواخراوەکەی ئێڤەرتۆن کە هاتنەوە یاریان کردەوە یاریەکەی چیان کرد یاریەکەی جیرۆنایان کرد لە چامپیۆنز لیگ لەبەرەوەی من زۆرم حەز بە وردەکاری ئەو لێدوان و ئەو ئامادەکاریانەیە کەتی باسیەکە پێش یاریەکەی ئێڤەرتۆنیان دواخراوتی هەفتەیە پشومان هەرگرتواتینی بۆ یاری جیرۆنا دوای یاریەکەی جیرۆنا زانی ئارنی سلۆت چی وت وتی من پەشیمانم لەوەی کە پێشتر دڵخۆش بووم بۆ یاریەکەی ئێڤەرتۆنمان دواخرا لەبەرەوەی یاریزانەکانم لە ئەجوای یاریکردن دوورکەوتنەوەیەها یاری جیرۆنا چ یاریی خراپیان کرد هەرچی ڕایەنەر و یاریزان هەیە لە تۆپی پێیا کۆی بکەرەوانێ هەمیشە ئەڵێت یەکەم یاری دەستپێکی خوڵ قورسترین یاریە یەکەم یاری دوای دابران قورسترین یاریە تۆ ئەوە نەفامبی تۆ دانیشی باز لەوە بکەی بڵێ ئەم یاریە وا کە یەکەم یاری ساڵی نوێ دوای 14 ڕۆژ یاریکردنی ڕیال مەدریدە لەبەرەوەی هەنێک هەیە بڕوا بکەن لەسەر ریاضە قسە دەکەن بەس بەخوای گەورە لە ریاضە نازانن یاری بکەن نازانن یاری بەڕێوەبەرن نە لە یاساکان ێزانین سە بۆ نمونە ئەوەی جۆڵینتۆنی شەوی ڕابردوو بەڵێ هەموومان زانین حەکەمە بێ لەوێ بیکا بە فاڵ بەس کە حاڵەتەکە تێپەڕێەوەی کە گۆڵی لێ تۆماتکە ڤارم گۆڵە ڕەت ناکاتەوە چونکە پێی یاساکانی ئینگلتەرا ئەم نە ئەسیستی کردو بەم دەستە نە کەسی ئەسیستکار بووە نە کەسی گۆڵکەر بووە لەبەرەوە بێ بە حاڵەتێکی عەفی لایەوان قانونەکە بەم جۆرێک کەچی هەمووی هاتووە ڕەخنەیەک دێڵێەوە بۆ ڤاڕەتی نەکرد کاکە ڤارەوە ڕەت ناگاتەوە من چی لە تۆ بکەم کە تۆ قانونی ئینگلتەرا نازانی من چی لە تۆ بکەم کە تۆ یاساکانی پریمەر لیگ نازانی بەڵام هاتووی قسەی لەسەرەکەی هاتووی لەسەر شاشە و لە کۆمنت و لە هەموو شوێنێ قسەی لەسەرەکەی تۆ نایزانی کاکە خۆ بۆ نییە هیتە سەر شاشەکە قسەیەکەی بەرحاڵ ئەچمەوە سەر یاریەکەی ڤالێنسیا ئەمەوێت چیت پێ بڵێم ریال مەدرید ئەمە نمونونەکە و بەچی بۆێنمەوە لە دەروی ساحەی خۆی یاری کرد ئاساییە خشتەکە بەو جۆرێ گۆڵێکت لێکرا لە جێمی یەکەمە ئاساییە جێمی دووەم هاتیتە ناوانێ لێدانێکی سزاد لە دەستدا کە هەمومان نەزانین یاریزان بە لە دەستدانی لێدانی سزاد لە ئەجوای یاریە چێتە دەر زۆر قورسە بەردەوامێ گۆڵێکت کرد ئۆفساید ڕەتی کردوانێ یاریکی خراپت کرد ڕاستە هەلت هەبوو بەس یاریکی خراپت کرد کارتێکی سوورت وەرگرت کۆمەڵی حاڵەتی زۆرە بوون لە ناو یاریگای حەکەمش دژی تۆ وەستایەوە کە بینیتان کەناڵی ڕیال مەدرید و پێگەی ڕیال مەدرید دیش بەیاننامەیان دژیەوە بڵاو کردەوە ڕیال مەدرید پێشتر چی کردو و چی بۆ کرا و چی هاتووە و چی نەڕۆشتووە ئەمە بابەتی ئەمڕۆی من نییە من قسەیەمەت بۆ بکەم باسیەوەت بۆ بکەم کە ڕەفتاری حەکەمەکەش چۆن بۆ لە ساحە لەم یاریە لە باسی یاری ڤالێنسیا خولەکی 79 کارتێکی سوورت داوە دا خۆتان و ویژدانتان بڕۆن سەیریکەن یەک شڵەژانم پێ بڵێن بە یەک یاریزانی ڕیال مەدریدەوە بوو بێ لەو یاریە یەک شڵەژانم پێ بڵێ بە ڕاهێنەر یا بە تیمی هونەری ڕیال مەدریدەوە بوو بێ لەو یاریە ئیدارەدان بەڕێوەبردن هێشتنەوەی یاریزان لە ئەجوای یاری ئیشی ڕانەرە گەورەکانە ئەمە یەک گەورایەتی ئەها من لە تینهاگ و لە کۆمەڵی بابەتی ترا کە ڕەخنەم لە ڕانەریش گرتووە پێم وتون وتومە ئاساییە تۆ بە مانچستەر سیتی بدۆڕێ ئاساییە تۆ بەو بدۆڕێ بەو بدۆڕێ بەو بدۆڕێ پس ئاسایی نییە تۆ بە کریستال پالاس بدۆڕێ ئەستا بۆ نمونە ڕیال مەدرید ئەو شەو یاریەکەی ڤالێنسیا بشدۆڕایە ئاساییە لەبەی دۆخی یاریەکە وای کرد کە بدۆڕێ بەڵام ئەم تیپە چونکە بەڕێوەبەرێکی تەندروست لە پشتیەوەتی چونکە لە ئەجوای یاری ئاشتنەوەتەوە چونکە ڕاهێنراون سەیریکەن بە حەکەمیش زڵ دەبێت تۆ خۆت باش بە ئاوای بیتەوە چا هاوڕێیەکم زۆر خۆش بۆی و بابە تو باسی چیم بۆگەی ئەیوو گۆڵەکەی ڤالێنسیا هەدیە بۆ گۆڵی دوم کاکە بڕۆن سەیریگەن و ڕیال مەدرید بە 10 یاریزان و یاریەکە لە گۆڵەکەی ڤالێنسیا 5 یاریزانی ڕیال مەدرید زەختی کردووە 3 یاریزانی ڤالێنسیا لێ لە فشاری خۆیانەوەم تۆپەکە تا بووە یایو شانسیە بۆ تۆپە نەچۆ گۆڵەوە تەمان ئەو تۆپەیە خیر زۆر مەترسیدار بووی ڤالێنسیا نەچۆ گۆڵەوە بەس ئەگەر تۆ یعنی زۆر کەزێڵێ من دایم باسی وتەکەی یۆهان کرۆیفم بۆ کردم تومە کرۆیف باوەڕی بە شانس نییە لە تۆپی پێ بەڵام خۆی ئەسڵی تۆپی پێ شانسی تیە ئەو تووشمە هەردوو بۆ چوونەکە لە کۆمەڵە یاریەگەر وەریگیری هەردوو بۆ چوونەکەشت بۆ دەردەکەوێت ڕاست ئەگەر شانست نەبێ بڕوا بکە بە ڕێگە ڕۆشتنیش ئەگەر پیادە بکەی غەڵەتی لەبەرەوەی هەر چڵێکی دار بەرە بێتەوە ڕێگەیا بە تەوقە سەری توێ
لە یاریکردنە لە هەشتێکا کە شانس نەبوو نێکی باش یانێرە بێ بەشێ شانس بێ جابار حاڵە من بۆچی بۆێنیتەوە بە نمونونەکەی ئارتیتایە نامۆ لەوەی کە تۆ بیت پێویستت بیاریە بێت چۆن مامەڵە بکەیت و چۆن بەڕێوەبەری بەداخەوە من بۆ هاندەری ئەرسناڵ پێم وایە قوربانی دەستی ئارتیتان بەڵێ پێگاتی ئەرسناڵ کامل نییە بەڵێ پێگاتی ئەرسناڵ سەرڕمی نییە بەڵێ پێگاتەیەک ئەرسناڵ نوقسانی هێنی هەیە بەڵام کۆی گشتی تیپەکە تا ڕادەیەک تیپێکی دیکە کامڵە بەڵام بەڕاستی باجی ئەم هەڵانەی ئارتیتا دەدات کە ئەنجامی دەدات ئەم یاریە کاتی پشوپێدانی ئۆدیگار نەبوو کاتیە دەکردنی مارتینێلی نەبوو ئارتیتا بەرپرسە لە دەستدانی ئەم دوو خاڵە واگەر بێت و ئەمڕۆ لێڤارپۆڵ بیباتەوە وایە دواخراوەکەی تریشی بێتەوە جیاوازەکەی لەگەڵ ئارسناڵیش دەبێتەوە 11 خاڵ ینی سێریگەن لە ئێستاەوە بە دوو یاری گەڕانەوەی سیتی هەمووان باز لەوەگەن بە سیتی ڕکابەری لیڤارپۆڵ ئەمە و جیاوازەیە کە من بۆتان باسەکەم کە لیڤەر و ئارسناڵ و ئەم بابەتە خۆیان دەرکەوتن یا جیاواز بن مانچستەر سیتی و تیپەکەی گواردیۆلا طبعا ئەوەی هاندەری تۆپی پێبێ ئەوەی کە حەزی لە یاری تۆپی پێبێ تێبگە لەم قسەیە ئەبێت دڵخۆش بێ بەم سەرکەوتنانی مانچستەر سیتی من تەنانەت لەبەرەوەی بەجددی دڵخۆش بم بە سەرکەوتنەکانی مانچستەر سیتی چونکە من زۆر بە دیوێشی ڕاضیانە بیرەکەمەوە هەر لەبەروی لەگەڵ دڵخۆشی سەرکەوتنی سیتیا بم بۆم چەند یاری ینی سیتی بێتەوە ناو ئەجوای ململانەکان لە فانتاسیەکەی خۆشمان دوو یاریزانی سیتیم کردیەوە کە چەند ساڵە فانتاسیەکەم بە دەگمەن من یاریزانی تەنانەت هالاند ئەو ساڵی کە گۆڵکاری پریمەر لیگ بوو 37 گۆڵیە بوو من هەر ینی هالاندم نەکردی لە فانتاسیە هەر نەبوو هالاندم نەبوو بەڵام ئێستا حەزەکەم سیتی بێتەوە نێو ململانە حەزەکەم سیتی بێتەوە نێو منافەسەکە حەزەکەم سیتی کۆمەڵە یاری بێتەوە بێتەوە نێو ڕکابی بەڵام لە کۆتایی لیڤەرپۆڵ پاڵەوان بێ بەزۆ ئایانیاڵم سێری کە حەزەکەم گواسۆتەوە بۆ فانتاسیەکە لە فانتاسیەکەش هالاند دوو یاریزانێکی تری سیتی مێ بەشکە دڵخۆش بم بە سەرکەوتنەکانی توێت چونکە خۆتان زانن خاڵی فانتاسی زۆر تایبەتمەندە واکە هەندەری یەک یاریزامی بۆی گۆڵ کاوتی پەبی باتەوە و خاڵ بێنێ ئەوە بۆ ڕوونکردنەوە بۆیە ینی ئەم سەرکەوتنانی سیتی بۆ گواردیۆلا گرنگە گواردیۆلا قسەیەکی جوانی شکرد یاری وەستام یاریی خراپیان کرد لەبەری فرسەی زۆریان لەسەر دروست بوو و تەنانەت دیاری ئێڤەرتۆن کە یەکسامون لە میاری وەستان باشتر بوون بیلفعلە و قسەی گواردیۆلاوتی تاوە ئێستا دوو یاری بۆ هاتنەوە نێو ململانەیە بۆی کە لە کەش و هەوای ئەو شکستانی ڕابردوو دەرچن دوو سەرکەوتنیەک بە دوایک بۆ سیتی خاڵێکی گرنگ بوو هەفتەی داهاتوو بەرامبەر بە برینفۆر دیارریەکە و دواتریش دەبێتە میوانی ئەپسویچ تاون هەردوو یارەکەی لە دەرەوە یاریگای خۆیەتی ڕاستگۆ بم لەگەڵتان یارەکان ئاسان نین ڕاستە وەکو ڕکابەری هەم ینی برینفۆرد تاکەیانە بوو کە وەرزی ڕابردوونا ڕابردووتر تاکەیانە بوو کە هەردوو یارەکەی خۆی لە مانچستەر سیتی بردەوە چ ناوی ئیتیحاد چ ناوی یاریگای خۆی تاکەیانە بوو برینفۆرد لەبەرەوە یارەکان هێندە سانانین بەڵام بۆ سیتی باشترە وەک لەوەی خۆمەیاری لیڤەرپۆڵ نییە تابلەی شکست سیتیا بێنم خۆمەیاری چێلسیش نییە تابلەی بۆی چونکە دوای ئەمە سجلێکی زۆر قورسی مانچستەر سیتی دەست پێکە چێلسی ئارسیناڵ نیوکاسڵ لیڤەرپۆڵ دوای ئەم دویاری ترکاری برینفۆرد دویاری ئەپسویچ تاونە لە دەرەوەی یاریگای خۆی سجلێکی قورس بۆ مانچستەر سیتی دەست پێ دەکاتەوە کە ڕوبەڕبوونەوەیەک و پێم وتن چێلسیە ئارسیناڵە نیوکاسڵە و دواتریش لیڤەرپۆڵە بۆیە گواردیۆلا دەبێت باشتر تیپەکەی ئامادە بکات واگەر دەیەوێت یاریزانێکی شکات لە مەرکاتۆی زستانەیە بە زووترین کات مەرکاتۆکەی ئەنجامدا تاوی تیپەکەی بێستر و بێستر ئامادە بێت باسی کلاسیکۆ ئینگڵتەرا دەکەم بەڵام حەز دەگەم بێمە لای بەشێک لە کۆمنتەکان ئەگەر کۆمنتداتوێ کاک حەسەن سڵاو لە تۆش کاگاکۆڵێ سڵاو کێشەی ڤینیسیۆس چۆن حەل دەکرێت ڕانەر و سەرۆکایەتیانەکەی چی بکات تا کۆم بارودۆخە دووبارە نەبنەوە وەڵڵاهی کێشەی ڤینیسیۆس من پێم وایە خودی ڕیاڵ مەدریدیش بە تەواوەتی هەوڵیان نەداوە کێشەیە چارەسەرکردن بۆ ڤینیسیۆس یعنی بۆ نمونە پێرێزە و فشاری کە کردوێتی لەسەر یاریزانێک کە لە دوای 30 ساڵیەوە تەنها بۆ ساڵێک
گرێبەستی نوێ کاتەوانێ ئەگەر هەر یاریزانێبی ئەم سیاسەتی بەرامبەر بە ڤینیسیۆس پەیڕەو نەکردەوە. کارلۆ ئەنشلۆتی تاوەکو ئێستا ئەوەی بەرامبەر بە ڤینیسیۆس تەطبیق نەکردەوە، چونکە ئەگەر ئەوانەی بەرامبەر بە تەطبیق کرێ ڤینیسیۆسیش یعنی ناتوانێت بەم جۆرە ڕەفتارکە. بەس لەو بڕواایەدام دوام کارتە سوورۆ دواوی بەتەواوی یەکلا بێتەوە کە چەند یاری ڤینیسیۆس ڕاگیریە و بە تایبەتی لەوە گرنگترە زانی چی بوو. ئێستا بەرپرسیارەتەکە لە سەرشانی ڤینیسیۆس قورسرە بێت درێک بۆ بکە. ڤینیسیۆس وەکو کەسی یەکەمی ڕیال مەدرید خۆی نیشانە، بەس ئەم سەرکەوتنی ڤالێنسیا کە ڕیال مەدرید دێنای لە دەرکردنی ڤینیسیۆسا و 2 گۆڵی تۆمار کرد وانەیەکی واقعیە بۆ ڤینیسیۆس. وابێ پێرێزی شۆنشلۆتیش مامەڵی جیاوازتر لەگەڵ ڤینیسیۆساکەن تاوی یاریزانە بێتەوە جوای یاریکردن. کاگی یوسف بە سەرچاوەسە دەچمە سەر کلاسیکۆ ئینگلتەرا. کاگی واڵێ کاک محەممەد جاکسۆن پێم وانییە شانیە و درێسە بێت، هەری زۆر جوانت گواست. دوو هەلی زۆر جوانی لەدەست داوە. زانین چیە کاگی وە پێشتیش لە سەڵتیەکە کە بۆم نردیتەوانێ دۆخی چێلسی لە وەرزی ئەمساڵ ئاساییە، گرنگ پێکرانی ئامانجەکێ. ئەمساڵ هەڵسەنگانی تاوا بۆ جاکسۆن ئەکرێ، ئەکرێت چێلسی بیر لە ێرشبەرێکی تر بکاتەوە تا چێلسی ئێستا خەریکە بۆ هێنانی کۆلۆموانی دیارە لە جاکسن رازین، بەڵام دۆخی تیپەکە بەم جۆرە بەڕێ بکە. ئێستش چێلسی تیپێکی تەندروستە. کاک مەسی منیش بڕوام نییە کەس بتوانێت باسی ڕکابەری لیڤەرپۆڵ بکە. کاک سامان بەخوا جارێک وەختی کۆنسیستاو نییە بە یەکیاری. کاک جوتیارە لێ بە بڕوای تۆنەوە دەقەکەم نەبوو کاتی زیادکرا بۆ یاری ڕیال مەدرید و ڤالێنسیا. وەڵاهی من کاتی بە فیرۆچوو دیاری ناگرم کاک جوتیارتر نازانم تعلیقەیە بە جدی تەواڵی، بەڵام دۆخی یاریەکە ڤار گۆڵێکی مباپێ ڕەت کردوانێ. ئەمە حاڵەتی یەکەم. ڤار گۆڵێکی لێدانی سزایە ژمار کرد، ئەمە حاڵەتی دووەم. ڤار بە کارتی سوور ڤینیسیۆسی لە یارەکە کردەوە دەرەوە، دوایەوە ژاژاوەیەک دووز وەرد و تیپ 3 گۆڕانکاریشان کرد. ئەگەر ئێمە لە دۆخێکی ئاساییە سیرکەین ئەگەر 4 خولێکیش کاتی بۆ نمونە کاتی زیادکراو بێ، ئەو حاڵەتانی کە لە نێو یارەکە تێپەڕ بووە من پێ دەڵێم نەک 5 خولێک بەڵکو 7 خولێکیشی بەسەرا تێپەڕیوە بۆ حاڵەتانی کە ڕۆە بۆی داوەرە بێ قەرەبووی بکاتەوانێ. ئیتر نازانم تۆ تعلیقەیە بە ئاساییواڵی ئەویان نازانم، بەزەوە وەڵامەکەی منە بۆ بەڕێزت. پێدوانی ئەمانیەک زۆرترین خاڵ لە دەستدات هەموو ساڵێک گوامان بینەوە. بەسە چییە کاگاری بەخوا تێ ناگەم ڕیال خۆی بەهێزەوە ئەنشلۆتی ڕانەر بێت. کاگماریۆڵێ ئەڵێ ڕەنگە 7.5 و یاری لیڤەرپۆڵ بکرێت، یعنی بەفرەکەی کە باریوە هەزانم کاکەماریۆمان هاوڕێمان لە هەر خۆی لە لیڤەرپۆڵ دانیشێ. ئەوە کاکە مەڕوان ئەڵێ تەنها بەفرەتوانێ مانچستەر یونایتد لە دۆزەخی ئەنفیڵد ڕزگارکە. مباپی دەبێتە کەسیەکە مانسیتی بێبەخت ئەم هەموو یاریە قورسە لەم کاتە خراپەیە بە دوایەکە چێلسی و ئەرسناڵ و لیڤەر و تۆتنام و وەڵا کاکاروان سجلەکەی دواتری قورسترەکە ڕوویە. دەچمە سەر کلاسیکۆ ئینگلتەراوە کاکەماریۆڵێ ئەڵێ سەرڕێوە بە فرەزۆری لە لیڤەرپۆڵ باریەوە، بەڵام یاریەکە ئەنجامەرێ کەواتە مەڕوانگیان دۆزەخی ئەنفیڵد ئەمڕۆ دەبێت. یاری کلاسیکۆ ئینگلتەرا هەمیشەیەکێکە لە گەورەترین یارەکانی ئینگلتەرا. پێش ئەم یاریەش پۆستێکم بۆ کردن لە پەیجەکەوە. هەموو مانچستەر یونایتد خۆیان وا دەبینن گەورەی ئینگلتەرا مانچستەر یونایتدە. هەموو لیڤەرپۆڵ خۆیان وا دەبینەوە کاندەری لیڤەرپۆڵە، خۆیان وەکو گەورەی ئینگلتەرا نیشانێن. مانچستەر یونایتد بە نازناوەکانی پرێمەر لیگی، لیڤەرپۆڵ بە نازناوەکانی چامپیۆنز لیگی و هەردوو مۆنەکە ڕاستە. بەس دیقەت بنە ئەمساڵ لیڤەرپۆڵ نازناوی پریمەر لیگ بێتەوە، نازناوی پریمەر لیگەکەش یەکسان نەکاتەوانێ و ئەو کاتە تەنها و تەنها خۆی بە گەورەی ئینگلتەرا ئامێنێتەوانێ. کلاسیکۆ ئەم کلاسیکۆی من پێشتریش هەر لە بەرنامەیەشی کاریوەشی بۆم داست کردن. ئەمە کلاسیکۆ تۆپی پێ نییە لە نێو یاریگادا، کلاسیکۆی ئابووریە، سەرنەوەی مافی ئابووری و بازرگانیکردن لە شاری لیڤەرپۆڵ لەلایەن مانچستەرەوە، لەلایەن خەڵکی شاری مانچستەرەوە. کلاسیکۆی زمانە کە ئەوان خەڵکی مانچستەر لیڤەرپۆڵ بە سکاوسەکان بەدەر لە ئینگلیزی دەزانن، بەدەر لە بەریتانی دەزانن
وەکو ئینگلیزێک لە خۆیان وەسفی ناکەن. لەبەرەوە ڕاستە مانچستەر یونایتد لە دۆخێکی زۆر خراپە یەت کلاسیکۆی ئینگلتەرا ئەنجامە، بەڵام لەژێر ناوی مانچستەر یونایتد ئەنجامیە، چونکە خۆتان نەزانن هەموو کات ئەم یاریانە تایبەتمەندیی گەورەی هەیە. لە خراپترین دۆخە ئامۆریم بووە میوان لە ئیتیحادە توانی لە مانچستەر سیتی بەرێتەوە، دەربی شاری مانچستەری بردەوە لەکوێ لە ناوی ئیتیحادە. هەموو ئەگەرێک پار هەردوو یارەکە لەو دۆخە خراپەی مانچستەر یونایتددا هەردوو یارەکە یەکسان بوون کە یارەکەی ناو ئۆڵد ترافۆرد ئەسڵەن لیڤەرپوڵ بە زەحمەت یەکسان بوونیشی نووسی و پەنالتی وان-بیساکا بوو کە ژمار کرا بۆ لیڤەرپوڵ لە ضمنی قەرەبۆکەی داوای لێبوردنەکانی پارا و پەنالتی وان-بیساکان لەسەر مانچستەر یونایتد دەژمار کرد و مانچستەر یونایتد لەو بینە بووە قوربانی و لیڤەرپوڵ یەکسانەکە هێنایە. یا پار هەردوو یارەکە مانچستەر یونایتد یەکسان بوونی لەگەڵ لیڤەرپوڵ نووسیەوە، کەواتە هەمیشە یاری کلاسیکۆ تایبەتمەندیی جیاواز و خوێندنەوەیکی جیاوازیە. ڕۆبن ئامۆریم، بەڵام من لێرە ئەم بابەتە باسەکەم. ئەگەر ڕۆبن ئامۆریم پێداگرە لەسەر پلانی یاریکردنی 3-4-3 من بڕوام وایە زیانێکی قورسەیە بەرامبەر بە لیڤەرپوڵ. تۆ ئەم پلانە یاریکردنی تۆ تەطبیقیەکەی پلانێکی تایبەتمەند و قورسە. تۆ هاتووی بەسەر مانچستەر یونایتدێکە تا یعنی ئەی سەپێنی کە هەمیشە کۆمەڵە یاریزانی پێکراوی هەیە کە لە بارودۆخیشی دەرونی خراپان کە ئەنجامەکانیان وەکو پێویست نییە کە لەگەڵ ڕانەرەکە مامەڵایان کردووە پێشتر وەکو پێویست زەرکەکەی لەگەڵا ڕانەپەڕانون. توژی ئەم پلانە قورسیان بەسەر ئەمە دۆخەکە و نیتر قورسەکە. مانچستەر بەڵێ ئامۆریم کاری جوانی لە سپۆرتینگیش بۆ نەکردووە، بەڵێ ئەمۆریمی چەکە لەو ڕانەرانەی کە زۆرێک لایەنەکانی ئەوروپا پشتیان پێبەستووە و ویستیانە بیکەنە ڕانەر. تەنانەت لیڤەرپوڵ یەکێک لەو بژاردانەی کە هی بوو بۆ شوێنگرتنەوەی یۆرگن کلۆپ ڕۆبن ئامۆریم بوو. پس دواتر قەرارەکە گۆڵا بۆ ئارنێ سلۆت، هەچێکە لە ڕانەرە باشەکان. بەڵام ئەمە بۆ ئێستەی مانچستەر یونایتد دۆخێکی قورسە لە بەرامبەردا لیڤەرپوڵ، لە بەرامبەردا ئارنێ سلۆت تاوی تیپەکەی ئامادەیە و لیڤەرپوڵ هەلێکی زۆر گەورەی لە بەردەمە. لیڤەرپوڵ نابێت ئەم دەرفەتانە لە دەست خۆی بدات. سیتی خاڵێکی زۆری لە دەستداوە، لەم هەفتەیەشدا ئەرسیناڵ و چێلسی هەردووچیان خاڵیان لە دەستداوە. تۆ دەرفەتی زیادکردنی جیاوازیەکە داتۆتە بەردەم، نابێم هەلانە لە دەست بێت، چونکە خۆتانزان مانگی 34 لیڤەرپوڵە بێت سەرقاڵی چامپیۆنز لیگ بێ، ئەبێ هەوڵی ڕکابەری چامپیۆنز لیگ بە و هەمیشە ئەگەر بتوانێت بارودۆخێکی باش لە پریمەر لیگا بۆ خۆی ینی دابیم کە و بتوانێت بگا بە دۆخێکی باش لە پریمەر لیگا، دڵنیا بە لەوەی لە چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵیشە هەوڵی گەورەتر و گەورەتر دەدا، هەوڵی دەستکەوتی باشتر دەدا. بۆیە کلاسیکۆی ئینگلتەرا لە دۆخێکی زۆر جیاواز بەڕێوە دەچێت. تیپێکی ڕووخاوی سەر لێ شێواوی نقمبوومان هەیە کە ناویانەی مانچستەر یونایتدە یەت بەشداری کلاسیکۆەکە. تیپێکی وەرەبەرزی لێهاتووی پڕیاریزانی پڕ ئەستێرەی تاقەت پڕوچێرمان هەیە کەویش لیڤەرپوڵ و تیپەکەی ئارنێ سلۆتە یاریگای ئەنفیڵدی شایەرەکە بەڕێوە دەچێت. بۆیە هەموو ئەگەرەکان لە بەرژەوەندی لیڤەرپوڵە و من جورئەتی ئەوم نییە ئەو گرەوە بە مانچستەر یونایتدەوە بکەم کە بڵێم وەڵا ئەمڕۆ بتوانێت خاڵ لە لیڤەرپوڵ تەوەقوع ناکەم بە هیچ جۆرە خۆ بۆیە مانچستەر یونایتد ئەمشەو دوویش لە لیڤەرپوڵ بەرێتەوە. بەس من بە بڕوای من و بە شیکاری من بە هیچ جۆرێک هیچ دەرفەتێک لەبەردەم سەرکەوتنی مانچستەر یونایتددا نییە، بەڵکو خۆمە شانازیش نییە لەبەری تیپەکەی ئارنێ سلۆت لە هەموو شتێکا کامڵە و لیڤەرپوڵ لە هەموو شتێکا کامڵە و نابێت ئەم دەرفەتە لە دەست بدات بۆ زیادکردنی جیاوازەکەی لە پرێمەر لیگ. سبەی لە شیکاری وەرشی پێتانەگەمەوە بۆ باسکردنی بابەتی دیکەی هەفتە. واتە لەگەڵ.